سلااو ڕێز هاوڕێیان چەند دەقەیەک دەمەوێ شتێک بە ڕاشکاوانە دەربڕم چکۆم کەیفم بە شتی ڕاشکە بڕوا بکە دوو نووسەری دەربار و کۆیلەی پارتی هێن ئێستا کاتی خۆی لەگەڵ ئێمە لە خەت بوون یعنی ئیشیان دەکرد جارێک بە یەکێکیانم گوت ئەو بابەتە بنووسەلۆ لەسا ئەو بابەتەی نانووسی تەلەفۆنەوە کرد ئەتو دیاری وایە گوتی کوردی دەزانی گوتم وتی کەیبۆردت هەیە کۆمپیوتەرت هەیە گوتم گوتی لۆ بە خۆت نانووسی زۆر ناخۆش بەڵام یعنی هەڵی تەکاندم هەڵ ئەنی وەی کرد بە خۆم بێم کەومەوە سەرنووسین ئەم دەمەک بوازم لە نووسین نابوو کەنا لە کوردستان هەموو دەزانن 91 ئەمە دەستمان لە جەریدەکانی بەتایبەتی ڕێگای کوردستان و ڕێگای ڕانزەران و زۆر کوردستانی نوێشتم دەنووسی بەهەرحاڵ لە خەباتی شەیتم بابەتێک لەسەر سەید ڕەزا وابزانم هەیتم لەوێندەریش بەهەرحاڵ جارش خۆپیشاندانمان دەکرد نوێنەری حیزبێک هات ڕەخنەی گرت وتی دەبا ژمارەی خۆپیشاندەران زیاتر بوو هەر تەواوی کرد برادەرێک لەگەڵمان بوو ئەو کارە سۆ تەسلیمی پارتی بوویتەوە گوتی ئەی باشە حیزبەکەی خۆت چییە زۆر خۆشە هاوڕێیانەوە هەڵوێستانە ئێمە شەرمەنین ڕاشکاوانە لۆ دەرنەبڕی من دەردەبڕم هەموو ئەوانەی دەمناسن زۆر ڕووبەڕوومە ئەوە گۆڕانکاری دروست دەکەوە ئەوە وا دەکە ئینسان ڕەخنە ینی هەست با پێ بکە ئەگەنا هەر شتێک بوو بەس لە پشتەوە منجە منج بکەین و لە پێشەوەش ئاسایبی من لەگەر هەموو ئەو کەسانی تێکەڵاویم هەیە سیاسی کۆمەڵایەتی هەڵوێست وەردەگرم بەپێی ئەوە هەمووتان ئەم گۆشوان بەس زۆربەی قسە ناکەن هاوڕێن ئەوەی ئەمە لە بەوم نییە ینی من 18 مانگ 18 ئۆگوستین مەرگ و ژیانی خۆم و خێزانم دیتمان و ئەو هاتو هاوارەی ڕوویدایە کە باز دەکرا خێزانم بوو ئەگەر ئەو هاتو هاوارەی خێزام نەبووە ڕەنگە من لێرەوانە دەبووم تر ناسانم چۆن دەبووم لە خەسخانە دەبوون یان بەرەو مەرگ بەهەرحاڵ ئەوە پێوەرەی زۆر باش بکە هەڵسەنگاندنیشکە بۆ خۆت بکەیت بۆ چادەوروبەرێت هەتتا دام و دەستگاکانی سوید بناسیە تا چەند لەگەرت دێن ڕەوشەکان ئێستا چۆنە چۆنیە و زیاتر لە وێنەکان بگەیت لە شەخص لە حزب هەتا لە دام و دەستگای سویدی هەرچەندە پەلەکردن باش نییە ئەسان دووسێ ڕۆژێکم ئەمن هەڵسەنگانێکم بۆ هەندێک دام و دەستگا هەبوو لە چاو ئێستاکە دوو دنیای جیاوازەکەم نامەیە بڵێن بەس گرنگ ئەمن ئێستا گویا لە ئیتمێنانی تەواوی واندامە و لەژێر چاودێریدامە و هیچ قەلەق نەبی هاوڕێیان ئەو خاڵە بڵێن مرۆڤ کە لەو ڕووداوانە دەبینێت مفاجعات دەبینێ بڕوا بکە خەڵکانێک لە بۆ مەرگ و ژیان نەگەری ڕۆیشتی نمونەی بێسیفەتین نمونەی ترسنۆکی دەرەچن نمونەی بێ هەڵوێستی دەرەچن و خەڵکانیش کە تەسەوور ناکەی زۆر مەردانە و وێرانە و ئامادەیە لەگەڵت ڕابوەستی ئەو شتە زۆر جوانە من کەەوە دەڵێم هاوڕێیان لەبەر ئەوی ئەم کێشەیەکی کۆمەڵایەتیم نەبووە هات بێن پەیوەندی کۆمەڵایەتی باسکەم ئەو شەقەی لە بۆ من ئاوێشتەوە تەوان هەر یەک شەق بوو بڕوا بکەم قیژە و هەراهۆریە خێزان و جیران هاتە دەر هەڵاتن هەیە ها ڕۆژێک دادەیە ئەو شتانە هەموو بڵاو دەکەنەوە بەس کەس نەڵێ بەڵگەوشت دەبەر ئەوە چەند دێمە سەر ئەوەش ئێستا یعنی هاوچێشەشکە دەبوو دیمادی ئەوەی کە باز دەکری بۆیە ئەوەی لەگەرە من کرا بەدەستە کرا بەڵام بە پراکتیک وەکو هەموو ئەو تیرۆر و هەولی تیرۆر و ئازار و ئەوانە ڕوبەڕووی ئازادی سیاسیە نەک لە کوردستان هەتا لە سویدیش من بۆ هەموو ئەو دام و دەستگایانەی لەگەڵ یان قساکردین ئەو 12 ڕۆژەی باسمان کردیە کە ئەوە بەدەستە لەگەڵ ئێمەیە بەڵام ئیهانە و دیاردەیەکی مەترسیدارە لە ئەوروپا کریمیناڵنی ئەوە جەریمە نییە لە بەرامبەر کێشەیەکی کۆمەڵایەتیان ئەوە بەرامبەر ئازادی سیاسیە تا ئەنەوە هەفتەی دابێ یەک دنیا دیدار دەکرێت بەشەکی ئەوەی خۆشم باس دەکەم لەگەر هەموو بە وەزارەتی دەرەوە چەند ڕۆژنامە سەندیکای ڕۆژنامە نووسان بە ڕۆژنامە نووسانی بێسنوور بە ئەمنیستی ئیلای ئاخری بەهەرحاڵ هاوڕێیان وەکو گوتم ئەوە بەرامبەر جەستەمان کرا ئەلێرەدا من بەدەر لە ئازادی سیاسی کاکە واز لەوە بێنە لە بۆ خەڵکانێکی زۆر بەڕاشکاوی بڵێن لەو 20 ساڵە نەک بە ڕۆژێک و سەعاتێک و پۆستێک بە مانگ و ساڵ ئیشم کردیە کەیس نییە لە کوردستان
هەر لە شەقلێدانی نووسەر و ئەدیب و ڕۆژنامەنووس و سالاکوانی خۆپیشانە کەمپینمان بۆیان کردیە تا دەگاتە حیزبەکان تا دەگاتە پەرلەمانتار و هەرچی ئەوەیە یعنی ئێمە بەنمونە کاکە خۆتانە شوێنی ئێمە دابنێن وەکو سەرنج تۆ بۆ خەڵکانێک بە ساڵ ئیشت کرد بکەوێت و بکوژیتی ئەوانەی شەهیدیان کرد قۆ عەزیزەکەیان کردیە تەقەیان کردیە ئازار و ئەشکەنجەی پەرلەمانتار و کەسێکیان کردیە کاکم دەیرەکە لەسەر نووسی باشە چۆن سەیری دروشمەکانی دەکەی لە بێشعوریە نا بەنمونە یان کەسێکی نزیکت کە خۆی پێ هاوڕێی تووە و دڵسۆزتە و خزمە و ئیلە ئاخیری جورئەت نەکا تەلەفۆنێک بکە نامەیەک بنێری بەنمونە دەڵێم باشە هەم لە ڕووی کۆمەڵایەتی و هەم لە ڕووی سیاسیەوە چەند تاسی پێ دەکەی کە ڕێزت دەگری کە ئەو قسانەی نییە کە من بڕوا بکەیچێک لەوانی تەلەفۆنی نامەی خۆم قەپات کردیە ئەوەندە تەلەفۆن دێ هەموو دەقەی یەکەمیش مەدحوسەنایە کەم بێزم دەبتەوە بەڕاستی پێت برێم خۆش نییە فێرە بە ئەو مزامەلانە نەبی لەو چرکە ساتانی کە هەمومان پێویستمان بێ کە لەو چرکە ساتانە ئەو خۆشەویستیانە لە یەک دەربڕین هەرچەندە هان لە هەندێک زار جێگار خۆش ئەنی بەڵام یعنی ئەتو کە دەبینی ئەو دروشمانە دەگوترێ بەڵام لە کرداردا نایبینی لە حاڵەتێکی وە ئیتر چ تاقەتیەوە دەمینێ هاوڕێیان بۆیە وەکو گوتم چاوەڕێم دەکرد لە بەشێک لە هاوڕێ نزیکانم زۆر بێهات نابێش نهات و لەبەر چاوم کەتن بڕوا بکە ئەوە زۆر بێتاقەتی کردیمە پۆلێک لە هاوڕێ هەرە عەزیز لە ناخدا لامرا وەکوم خەڵکێک مامەڵی دەگەن و خەڵکانێک تەسەوەرم ناکرد ئەوە لێم بێنە پێش داتە لە ڕووی کۆمەڵایەتیش بەهەرحاڵ خەڵکانێک دەڵێن ڕەنگی قادر هیچی نییە هاوڕێیان ناتوانم بێم زانیاریەکان هەموو باس بکەم چکە ئەو تیرۆریست و ئەو هێزەی لە پشت ئەو تیرۆریە بچووکترین زانیاری من لە بۆی بە کەڵک دێ وە کێشەیەک لە چه ئێستا چه ئایندا لە بۆ پۆلیسی ئێرە دروست دەکەم بە بەلاش و عەلاش زەخیرەیەکی چییە بەس قسەک باس دەکەی ئەگەر بزانم ئەو دۆسیەیە دادەخرێ دڵنیابن هەمووتان بە ڤیدیۆ لۆ بڵاو دەکەمەوە و هەمووی باس دەکەم ئەوە یەک دوو بەڵام لەوەش درۆزنی و دووڕوویەکە دەبینم من لە بەوەم نییە لەگەر ئەو پەرڕێز لە بۆ شێزاد حەسەن و ئەبڵا بەشێ باشە چێ بەڵگەیەکی شێزاد حەسەنی دیتە ڕەشەی لێکرابی چێ بەڵگەیەکی دیت بە بەزاری پەشەویشەوە بڵێ کە ڕێی لێ گیرا لە چوونە سە قەبرەکان بەڵام ئێمە دەیان نەک دەیان چەند تاوڕێک کۆمەڵە کشتی گرنگیشیان دیتە یعنی بە ئەوەیە وەوە هاوارەکەی کاکە هەوڵێکی تیرۆریستیە پێشتریش باسمان کردێکەوە کە دەنگ ناکەن کە ئەو پاساوانە هەندێکان دەبێنەوە لە دووڕوویانە من لەگەر ئەو پەرڕێزم لە ئەو دوو نووسەر ڕەنگی لە هەمیان باشتر بن یان تیم یەکێک لەو دوو کەسە بن بە لە خەڵکی ئەوەنە بەڵام لای من بخۆم لە ژیانی سیاسی خۆم هەموو ئەوانەی دەمناسن وە سەیریشکەن قەت ئەو فەرقەم نەکردیە ئەوە پۆل پۆست و کەسایەتیشی دیارە ئەو کوڕە هەژارە ١٩٥ ئیشی من لەسەر ئەو کوڕە هەژارانە بووە پێم داگرتیە خەباتمان کردیە بەخۆم و بەو هاوڕێیە عەزیزانە کوڕە هەژارن خۆپیشاندەرن ڕۆژنامەنووسن چالاکوانن بە مانگ و ساڵ لە بۆیان چوینە پێش بەڵام نووسەرێک ئەدیبێک من یەک دێرم لەسەر شێزاد حەسەن نەنووسی لەبەر ئەوەی بەڵگەکەم نەدیت ئەگەنە ئامادە بووم لەگەڵ ئەوەی ئەو لە باسنووزش دەینووسی مەسەڵەن نوقتەیەکە سەرە قەزدم مەسەدە ینی ئامادە هەر ڕێبین هەردیە نازانم هەر یەکێک گیرابی و لێی درابی ئیدانەمان کردیە کار و چالاکیمان کردیە باسمان کردیە بەس کاچی من ئەو نەوعانە بۆ خۆیان پێ تەبەقەشکەیە کە خەڵکەشکە یان ئەوتە کۆمەلگای کوردی بێ ئەوە نووسەرشی دیارە ئەو هونەرمەندەشی دیارە بەس ئەو کوڕە هەژارانەی لە کوردستان ڕووبەڕووی مەرگ دەبنەوە لە زیندانەکان وەک زیندانی بادنیان مووقفمان نەبی لەسەریان من ئەوە بە پێوەردادنم پێوەری من لەوەیە تا چەند قوربانی دادنێ نەک چەند پۆست و ناو دەنگت هەیە من ناتوانم وەکو خەڵک بە دوو قەرەباڕغی بکەوم بە دوو ئەو بم سەرۆک وەزیرانە
سەرۆک حیزبە لە بۆ من هیچ فەرقینە لەگە کوڕە هەژارێک بە پراکتیکیش وەم کردی ئەوەندەی کەیسێک لەگە ئەو هاوڕێیانە ئیشمان کردی هیچ جیاوازێکمان لەو خانم بۆیە هاوڕێیان من هەر ئەوەندە دەڵێم یعنی ئەو شتانە پێوەرشی باشە ئینسان یەکتر بناسێ و هەوڵ بدەین ئەوە نییە ها بە تاختەنە پێم دەکرێ و ئەوەی کردی تشم لە بیرم چوو بڵێم لۆ مەبدەئی خۆم ئەگە ئەو مەبدە ئەم نەبایە مەحاڵ بوو بەرگەی ئەو هەموو ئەرهاب و چەند پەنجەیەکی دەستین کە شەڕی ئەو ئەوانە دەکەین وەگە بڵێ قادر لە ئەوروپایە ئەو کاکە چینگەوە ڕوبەڕووی مەرگ دەبینەوە ڕوبەڕووی هەرەشە دەبینەوە تانک پێ هەڵچنین دەبینەوە یعنی ئەمەش وەکو ئێوەی دەستە و خوێنین تۆ بتێ وەڵای لایکێک نەکەم کۆمنتێک نەکەم ئەهانەوەکو دەسەڵات لێم تووڕەبی و ئەدی ئازادی خوازی لە چی ئەدی ڕێزگرتن خۆشەویستی لە چێ بارەحاڵ هاوڕێ من قسەی کۆتاییش سەدبارەی دەکەمەوە سوپاس بۆ هەموو ئەوانەی بەنامە و تەلەفۆنیش کردیان بەڵام دەیانتوانێت سیاسیەکان دێرێک بنووسن چکۆم پرسەم نەبووە بەس هەر سوپاسیان دەکەم و ڕەخنەیەکی بگرین هەموو ئەوانەی بێ هەڵوێز بوو بێ هەڵوێز نەک لە بەرامبەرە من هاوڕێیان لە وەختی کاتێک ئازاری بێشێل دەکرێ وەک هەموو ئیدانەیەکی بچووک دەکەی ئیدانە تۆ سیاسی تۆ خەباتکەری ئازادی فەرموو ڕەخنە بگرە